دانیشتنی دووەمی بکوژی دوو مامۆستاکەی زانکۆی سڵاحەدین لە شاری هەولێر بۆ کاتێکی دیکەی نادیار دواخرا. دانیشتنی دووەمی دادگایکردنی تۆمەتباری بەوتەی پارێزەری کەیسەکە لە دانیشتنەکەی دادگا وتەی داواکاران واتە خانەوادەی هەریەک لە دکتۆر کاوان ئیسماعیل و دکتۆر ئیدریس حەمەخان و وتەی شایەت حاڵان وەرگیرا و چەند کۆنووسێک لە نێو دادگایەکەدا خوێنراونەتەوە. دیارە دادگایکردنەکە خۆکی باش ڕۆیشت وتەی داواکارانی مافی کەسی دکتۆرە نیشتمان و خێزان دکتۆر کاوان مامۆستا سەوستان وەرگیرا و وتەی شاهدەکان و چەند کۆنووسێک خوێندرانەوە. بەڵام دادگایکردنەکە دواخرات موعیدەکەشمان لەلا نییە لە کاتی ئێستا. هۆکارەکەشی ئەوەیە پارێزەری تۆمەتبار لەم هەفتەی ڕابردوو تەڵەبێکی تەقدیم کرد داواکاریەک پێشکەش دادگای تاوانی هەولێر کرد بوو دووبارەکردنەوەی لێژنەی پزیشکی عەرزی لێژنەی پزیشکی بکرێتەوە و هەروەها داوای بەردانی تۆمەتباری کرد بە کەفالەت. چەند ڕۆژێک بەر لە دادگایەکە پارێزەری بکوژی دوو مامۆستاکە داوای دووبارە دانیشتنەوەی لیژنەی پزیشکی کردووە بۆ ئەوەی دووبارە هەڵسەنگاندن بۆ باری دەرونی بکوژ بکرێتەوە، بەڵام دادگا ڕەتی کردوتەوە. ئەمە لە کاتێکدایە کە سوکاری دوو مامۆستا کوژراوەکە دەڵێن لەلایەن بکوژەکەوە هەڕەشە و سوکایەتیمان پێکراوە. تاوانبار لەسەر حاڵی ئەوەی کە ئەو تاوانە گەورەی ئەنجامدایە دوو دکتۆر کاوان ئیسماعیل ڕاگری بگەڕێنەوە دکتۆر ئیدریسی شەهید کرد ئەوە چەند مانگەی بەسەردا تێپەڕی ئەو هەموو تاخیریە ئەو هەموو تەعزیلە لەسەر ئەو حاڵش تاوانبار لە ناو قەفەس هەڕەشەی ئەمە خوشینە هەڕەشەی مەی دەکرد لەسەر ئەو حاڵش هەڕەشەی مەی دەکرد ئەو تاوانەی ئەنجامدا ئەمە تەحملمان نەما دەرونی تاوانیە ئەوە خۆ دەرباسکردنە ئەمن نەک عالمەکە لە دەستدا ئەمە هەناو ماسووتە ئەو دەست بەشە تاواندارە کو دەبیتن ئەوە مافی هەموو کوردستانیشی پێشێر کرد مافی هەموو بافەرەرێکی پێشێر کرد مافی هەموو دادوەرەی پێشێر کرد ئەوە سوکایەتی بە جامیعەی سڵاحەدین کرد کو دەبی دەبایە هەر ئەو کاتە لە سێدارە ئەو هەو ڕۆکەش دەسیتن قسەی زۆر ناشرینی کرد دەبایە ئەو کاتە لێ نەگەڕن ئەو قسانە بکات. بیستوهەشتی مانگی شەشی ساڵی ڕابردوو قوتابیەکی زانکۆی سۆران بەهۆی کێشا لەگەڵ هاوسەری دکتۆر ئیدریس حەمەخان لە هەولێر هێرشی کردە سەرماڵی دکتۆر ئیدریس حەمەخان بەچەک کۆتایی بە ژیانی هێنا و دواتریش چوو بۆ زانکۆی سڵاحەدین و لەوێش هێرشی کردە سەر دکتۆر کاوان ئیسماعیل و ئەویش گیانی لەدەستدا. لەو کاتەشەوە تاکو ئێستا چەند دانیشتنێکی دادگا بۆ یەکلاکردنەوەی دۆسیەکە ئەنجام دراوە، بەڵام تا ئێستا حکمی کۆتایی لە سەر دۆسیەکە نەدراوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.